بەڵێ سەرتی فراکسیۆنێکێتی بەردەوامە یعنی لەسەر هەوڵەکانی بۆ ئەوەی کە پرۆژەکانی یوانی بۆ پارێزگای سلێمانی کە 3 ساڵ بەر لە ئێستا بڕیاری بۆ دەرچوە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە دیارە لە داهاتوویەکی نزیکە لە چەند ڕۆژێکی کەمدا پرۆژەکان کە ژمارەیان 11 پرۆژەیە دەچێتە بواری جێبەجێکردنەوە یعنی کاری تێدا ئاکرێت دیارە پرۆژەکان زیاتر خزمەتگوزارین منەمەوێت زانیاری زیاتر لە میوانەکەم وەرگرم کاویش سروە محەممەد ئەندامی لیژنەی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوەی لە ئەنجومەنی نوێرانی عراق مامۆستا سروان کاتت باش ئەو پرۆژە گرنگانە چینکەوە وەک باسەکرێت وەکو فراکسیۆنێکیەتیەوە هەوڵتانداوە یعنی ئەو پرۆژانی کەوا 3 ساڵە بڵین پاک خراوە بڕیاری بۆ دەرچوە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بڵێ دیارە لە ناو وەزارەتی تەختی تا سندوقێکی بە ناوی بژانەوەی کۆمەڵایەتی لەو سندوقە لە ساڵی 2021ەوە نزیکەی 13 پرۆژە ئێمە لە سنووری سلێمانی بە هەموو قەزا و ناحیەکانی واتە هەم سنووری گەرمیان هەم هەڵەبجە هەم ڕاپەڕین دوکان سلێمانی تەنانەت ئەتوانم بڵێن شارباژی ڕۆناوە ئەو پرۆژانە داخل کراوە بەڵام بەهۆی چارەسەر نەکردنی کۆمەڵی کێشە و گیر و گرفت و کۆمەڵی تعلیمات کێشەکان تاوەکو ئێستاگە چارەسەر نەکراوە دیارە بۆ مەبەستی ئەمام هەفتەیە سەردانی وەزارەتی تەختیتم کرد سەردانی بەڕێوەبەری ئەو سندوقم کرد بۆی ئمە بتوانین ئەو چارەسەرانە ئەو کێشانە چارەسەر بکەین دیارە بێگومان چارەسەرکان پەیوەندی بە کۆمەڵی تعلیماتە بوو کە پەیوەندی بەو وڵاتانەوە هەبوو کەوا هاوکاری ئەو سندوقە ئەکەن لەبەرەوەی کێشەکەەوە بوو ئەمە جاری یەکەم ئەم پرۆژانەی ئیحالە کرابوو لە سنووری سلێمانی بەڵام هیچ مقاولێک نەیگرت بوو لەبەرەوەی ئەو ڕێنمایانەیەکەوە لەو سندوقە هەیە یاخود ئەو دەوڵەتانی هاوکاری نێرن بۆ سندوقە کۆمەڵی ڕێنمایان داناوە مقاولەکانی سنووری سلێمانی بە ئاسانی ناتوانن ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن بۆی ئێمە دانیشتین لەگەڵ لیژنەیەکی تایبەتمەند بۆی ئێمە بتوانین ئەو کێشانە چارەسەر بکەن دیارە تاکە کێشە لە سنووری پرۆژەکانی سلێمانیە بۆ ئەو پرۆژە و ئەو پرۆژانە زیاتر بۆ ناوچوانەیە کەوا خەڵکی هەژاری تایە چارەسەرکردنی لە 4 سێکتەرە پرۆژەکان چارەسەرکرێ بواری تربیە بواری تەندروستی بواری ئاو وەروەها لە هەنێک کاتە پرۆژەی بواری گەنجانیشەکان ئەم 13 پرۆژەیە پرۆژەی زۆر گرنگە کارەباشی تایە دیارە سێ پرۆژێکەوێتە سنووری گەرمیانەوە پێکاتوە لە مەکتەبێک خوێندنگەیەکی نۆپۆلی ڕاکێشانی قیر بۆ گوندێک وەروەها بنکەیەکی تەندروستی بۆ یەکێک لە گوندێکی ئێمە هەروەها یەکێک لە گوندی لفتی ئاغامان هەیە لەگەڵ خان ڕەوف لەگەڵ خان ڕۆستەماغا ئەمانە پرۆژەکانە ئەکەوێتە ئەوێ و کۆمەڵێ ئەم پرۆژانە دیارە بە نزیکەی 8 میلیۆن دلار ئەم پرۆژانە جێبەجێ دەکرێت خۆی بەخۆی لە ئێستادا پرۆژەیەکی زۆر باشە بۆ ئەو ناوچانە بڕیار درراوە ئیشەڵا لە مانگی داهاتوە ئەو پرۆژانە دووارە ئیحالیان بۆ بکرێت و چارەسەری کێشەکانیان بکرێت لە سنووری سلێمانیە بێگومان ئێمە جگە لەمە کۆمەڵی پرۆژەی تریشمانەیەکەوێتە بڵێ بۆ برە مامۆستا سروە ئەو پرۆژانەی کەوا باست کرد 13 پرۆژانە هیچی بڵێن نۆژەنکردنەوەی تێدا یاخود لە بنەڕەتەوە دروست دەکرێت ئەم پرۆژانە هەمووی لە بنەڕەتەوە دروست ئەکرێت واروە ئەم پرۆژانە لەبەر ئەوەی لە هاوکاری نێودەوڵەتیەوە ئەم پرۆژانە ئەکرێت و زیاتر بۆ ئەو ناوچانەیە کەوا ناوچەی هەژارن بە تایبەتی گوندنشینەکان ناحیەکان و بەشێکی زۆری قەزاکانیش ئەگرێتەوە ئەو پرۆژانە کەچێتە بواری جێبەجێکردنەوەی کەی دەست بەکارەکانی بڕیار درراوە لە مانگی داهاتوە ئیحالە بکەن بۆ ئەو پرۆژانە وەروە ئەعلانی بۆ بکەن بۆ ئەوەی مقاولەکان بێت چارەسەر پرۆژەکان وەربگرن و بچووکترین ئەو ڕێنمانشی کە بۆتە گرفت لەسەر ئەوەی کەەوە ئەو پرۆژانە نەخرێتە باری جێبەجێکردنەوە ڕێنمایەکان وردە بەرەو چارەسەر ڕۆیشتەوە بەڵێنیان داوە ئیشەڵا لە مانگی داهاتووە ئەعلان بکەن بۆ ئەو پرۆژانە کە پرۆژەیەکی زۆر گرنگە بە تایبەتی ئێمە دەزین لە ساڵی 2014ەوە تاوەکو ئێستاکە لە سنووری سلێمانیە پرۆژەی زۆر کەم کراوە ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کەوا ئەو مقاولانە نەتوان پرۆژە وەرگن لەبەر ئەوە یەکێک لە ڕێنمایەکانەوەی ئەڵێ لە ماوەی 5 ساڵە هەر مقاولێک هەر پرۆژێک واتە ئەگەر پرۆژەیەکی ئاو هەبوو ئەبێ مقاولەکە 5 ساڵ پرۆژەیەکی تری هاوشێوەی ئاوی کرد بێت ئێمە ئەبینین ئەو ڕێنمایە بۆ ئێمە زۆر گرانە لەو سنوورەیە ئەو پاری کەەوە بجێ بۆی تەرخان کراوە پارەکە حازرەیە خود چاوەڕێکن بۆی تەرخان بکرێت یاڵ ئێمە خۆ بڵین کارەکان پرۆژەکان دوان ناخات نانا بوجەکە ئێستا حالیان حازرە و لە ناو سندوقەکەیە ئەو پرۆژەیە لە بەشێکی زۆری ناوچەکانی عێراق ئەو پرۆژانە ئەتوانە بڵێم لە 2 ساڵی 2021 و پرۆژەکان تەواو بوو تەسلیمی حکوومەت کرا و تەسمیلی ئەتوانین بڵێن دراوەتە لە
لا ئەو لایەنەکەەوە مستەفیدن بۆ نمونە ئەگەر پرۆژەکە تربیە بێدراوەتە تربیە پرۆژەکە ئەو بێدراوەتە داری ئەو بۆ ئەیە تەنیا ئێمە تاوەکو ئێستاکە تەنها پارێزگای سلێمانی کێشەی هەبووە بۆ ئەو پرۆژەیە و الحەمدوللا و ئێستاکە ئەو کێشەیە چارەسەر کراوە. ئەمانەکەمە دوا پرسیار هەوڵەکانتان بۆ ناوچەکانی دیکە وەک پارێزگای کەرکووک پێم وابێش پرۆژه بۆ تەرخان کراوە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. دیارە ئێمە پارێزگای کەرکووکمانەیە لەگەڵ پارێزگای دیالە کە دوو ناوچەیە کە پەیوەندی بە ئێمەوە هەیە و بەشێکی ئەو ناوچانە کوردن ئێمە کۆمەڵی پرۆژە هەیە هەل لە ناو ئەو سندوقەیە کراوە ئەو پرۆژەیە ئێستاکە لە ناوچە کوردیەکانە بە تایبەتی ناوچەی لەیلان و کۆمەڵە ناوچەی ترمانی کوردنشین وەروەها بۆ لادیەکانی شوان و کۆمەڵی لادەی تریشە ئەو پرۆژانە ئێستاکە ئیحالی بۆ کراوە و بڕیار لەمای ئەم هەفتەیە دەست بەکار بن. دەستەکان خۆش ماوەساسر دەستەکان خۆش بەڵێ سەرتی وەکو میوانەکەم ئاماژەی پێکرە و پرۆژانی کاوە بۆ سلێمانی دەرچوونە ماوەی 3 ساڵی ینی تەنها بڕیار بۆ دەرچووە بەڵام پێشبینی یەکرێت لە داهاتوویەکی نزیکدایەوە پرۆژانە بخرێنە سەرکارەوە ئەمە تا ڕادەیەک هەلی کار بۆ دانیشتوانی ئەو سنوورە دەرەخسێنێت.